کە ئینسان دروست بووە طب لەگەڵیا هاتووە. واتە ئەتوانین بڵین کۆنترین علمی عەقڵی کە ئینسان دۆزیوێتەوە یاخود لەگەڵیا هاتووە علمی طبە. ئەو علمەیە کە باز لە سروشتی ئینسانەکات و باز لە سروشتی نەخۆشیەکەیەکا و شێوازی چارەسەرەکەیەکە. ئەمە پێوتێت طب. ئەم طبە بە درێژایی تەریخ کە هاتووە پێش ئیسلام طبێکی بیدائیان پێوتووە. واتە خەڵک نەخۆش کەوتووە بەپێی ئەوەی کە دکتۆرەکە بە عەقڵیا هاتووە چارەسەری کردووە شتێکی بۆ نووسیوە شتێکی یاوەتێ ئەگەر چانەبووی وەرەوە بەلام شتێکی تری یاوەتێ تەجروبەیەکی لەسەر کردووە. بەڵام کەمتر وا بۆ لە تەجروبەکەی خۆیەوە فێر بێ. ئەم دەرمانەمما بەم تەشخیصە چارەسەر نەبوو کەواتە بێ شتێکی تر. بۆ چکە ئۆپشنەکان لە بەردەمیانە زۆر بوون و شتێکیش نەبووە گایدی کە ئەمڕۆ پێوتێ گایدلاین. شتێک نەبوو ئاراستەی کە لەبەرەوە طبەکان لە عالەما زۆر بوون بە تایبەتی عەریقترینیان طبی یۆنانی بووە کە فەلاسیفەکان ئیشیان تیا کردووە. ئەرستۆ و ئیفلاتۆن و سقڕات و ئیتر ئەمانەی کە بە قسە و فەلسەفە و لایانی دەرونی یاخود بەلایانی طبی ئیشیان لەم بوارەیە کردووە. بە درێژایی تەریخ کە ئەمە هاتووە طبی تر هاوشانی ڕۆیشتوون بۆ نمونە طبی هندی، طبی سینی، طبی میسری، طبی بابلی ئەمانە هەمووی طب بوون و ئاماژەیان پێکراوە. چۆن ئێمە ئەمڕۆ ئەڵێن سکوڵی بەریتانی، سکوڵی ئەمریکی، سکوڵی ئەڵمانی، سکوڵی هندی ئەمانە هەمووی سکوڵ بوون. ئەمان هەمووشیان پێیان وتراوە طبی بیدایی، طبی سەرەتایی. واتە طبێک نەبووە سیستم و یاسا و ڕێسا و منهەجی خۆی هەبێ. لەسەر ئەساسی بینین تەشخیص کراوە و لەسەر ئەساسی ئەمەش چارەسەر کراوە. کە ئیسلام هاتووە گۆڕانکاری بەسەر ئەمەیە هاتووە. گۆڕانکاری جەزری بەسەر ئەمەیە هاتووە. ئەسڵەن ئیسلام هات طبی بیدایی گۆڕی بە طبێکی تەجروبی کە دوایی شەڵا بۆتان باس دەکەم چۆن ئیسلام هاتووە تەشخیصی سەریری دروست کردووە و سیستمی داناوە، یاسا و ڕێسایی داناوە. نەک یاسا و ڕێسایی بۆ طب تەنها داناوە کە نەخۆش ئەبێت چۆن بێ و چۆن چارەسەر بکرێ و ئەمە یعنی چی و داتاکانی کۆ کردوتەوە، بەڵکو سیستمی بۆ دکتۆرەکان داناوە، سیستمی بۆ وەقف داناوە، سیستمی بۆ پارەدان داناوە، سیستمی بۆ ئیجازەی دکتۆر داناوە. یعنی یەکەم طبێک کە هاتووە بەمەی وتۆی کاکە تۆ بۆت هەیە ممارەسەی طب بکەی تۆ ئەبێ بوەستیت بۆت نییە دەست لە نەخۆشەوە بی یاخود دەخۆت و عیلاجی بیتێ. کە ئەمە لەسەر دەستی موسڵمانانە ئیمتیحانات و منهەج و خەستەخانە و ئەسڵەن شوێنی مزگەوتەکانی زۆر جار طبی تیا خوێنراوە. ئێوە ئەم شتە بەلاتانەوە خۆشتە ئیستیعابی کەن. یعنی چۆن لە تەنیشتی بیمارستانە خەستەخانە کراوەتەوە لە تەنیشتی خەستەخانەکەوە کولی طب هەبووە یان مەدرسەی طب هەبووە. چۆن لێرە طب خوێنراوە لە مزگەوتیشا طب خوێنراوە، لە ماڵی مامۆستا و دکتۆرەکەشە تەڵەبەی هەبوو طبی پێوتووە. واتە طب بەشێکی دانەبراو بووە لە دین. یعنی ئەوە تەسەوڕەکەن دکتۆرمان هەبووە جەڕاح بووە کە دوایی بەتەنیا سیرەکەیتان بۆ باس دەکەم ئینشاءڵڵا. چۆن دەرزی طبی وتۆتەوە لەولاوە مامۆستای فقه بووە. جاوی کە فقهی نەخوێنی بێ نازانێت چەند قورسە دە ئەونەی طب قورسە. یعنی هاوشێوەی ئەوەی کە مامۆستای طب بوو و داهێنانی هەیە و کتێبی هەیە و دەرزی بە هەموو ئەوروپا وتۆتەوە لەولاشەوە فقهی وتۆتەوە. بەلاشەوە یعنی ئێستا شتێکی عەجیب نییە عەبدوڵاحی دەڵەسێ لەولاوە مەلایە و لەولایە دکتۆرەوە نییە. ئەمە پێشینەکانی ئێمە کردویانە بۆ ئێمە ئەمڕۆ ئەوێنین دەستی بۆ بەرین و تیاشە سەرکەوتوو بوون. لەوانەیە ئێمە فاشیل بووبین لە ئیشێکی خۆمانە لە هەردووکیا، بەڵام خەڵکێک پێش ئێمە ئەو نە ئەستێرە بووە ئەساکەنات ئێمە توانین پاش سەدەها ساڵ ئەمڕۆ پەنجەی بۆ درێژکەین و شانازی پێوە بکەین بڵین پیای ئاومان هەبووە لە تاریخی طبە.